كجماعتك يكتار زور أو رولي خويا كتجيران رول كان يلا تصدقن يعني جماعتك زور أما دو بنزا صالي رابردودا خديمهم كذا من مالكان دكاري دكر بس بدأ السجن ميان تدرو كاري عندك كده وانا دو بنزا صالي أخير ده همو جماعات خريج خويندونو فيردونو أو اشتانفو ئەو ڕێمە وەکو زانکۆی سۆران هەستان بە ئەنجامدانی سمپزیۆمێک لەسەر AI ئاڵنگاریەکانی AI لە توێژینەوە پەروەردەدا بە میوانداریکردنی کۆمەڵێک پسپۆر لە وڵاتە جیاجیەکان بۆ ئەوەی بزانین AI ئێستا لە چ قۆناغێکدایە و لە داهاتوو لە چ قۆناغێکدا دەبێت چونکە بەڕاستی AI ڕۆژە بە نەکە لە باری ئەکادیمی کە ئەمە وەکو زانکۆکان بەڵکو لە بارەکانی پزیشکی لە باری ئەندازیاری لە بواری پەروەردەیی هەر بۆیە پسپۆڕانی پەروەردەیشمان بێبەش نەکردبوونە لەو سمپزیۆمە بۆ ئەوەی باز بکەین ئایا AI هەر لە شوێنی خۆی چاق بەستوە بێ یاخود بەرەبەرە بەرەو پێشبچوونێکی لە ئاستێکێکە لە چاوەڕوان کراوی ئێمەدانیە یاخود مرۆڤەکان هیومەنەکانن وا لە AI دەکەن و ئەو زیرەکیە بەدەست بێنێت ئەوە زانستوان نییە بەڵام کۆکردنەوەیە شتەکان کۆ دەکاتەوە کە ئەو شتانێک پێکەوە ڕەبتیان هەیە. من لە زانکۆی ورمێ هاتووم لە ئێرانەوە ڕاستەکیە وایە و بابەتێکی زۆر گرینگە سەردەمە و هەروەها دەرفەتی زۆرن و هەروەها ئاڵنگاریشی زۆرن تا ئەو توێژینەوەی ئەو باسی کە لێرە دەکرێت ئەو توێژینەوەی کە ئەمە هەمانە زۆرتر لەسەروەی ئەمە باز دەکەین کە ڕۆڵی ئەرێنی چییە و هەروەها چ شتێک هەیە دەتوانێت بێتە ئاستەنگ بۆ بەرەو پێشچوونی فێرکردن و توێژینەوە هەر باسە کە لێرە بکرێ ڕەنگە بۆ داهاتوودا بتوانێت ڕێگا بکاتەوە بۆەوەی کامە چاکتر لە دەرفەتەکان کەڵک وەربگرین و پێش لایەنە نەرێنەکان بگرین ئینشاءالله بتوانین ژیری دەستکرد بە جۆرێک بەکاربێنین کە سوودمەند بێ بۆ داهاتووی وڵاتەکەمان بۆ ناوچەکەمان و هەروەها بۆ دنیا لایەنە باشەکەی کە سوودی زۆرە دەتوانێت یاری دەربێ بەوەی کە هەم خوێندکار و هەم مامۆستا بتوانێت کارەکەی بە جوانی ئەنجامدا باشتر ئەنجامدا بە پێرفۆرمانسێکی باشتر ئەنجامدا بەڵام لایەنی خراپەکەی دەتوانێت ڕێگا بکاتەوە بۆ بڵین فێڵکردن غەشکردن و هەروەها زۆر شتی دیکە دەتوانێت ڕێگا بگرێ لە فکری ڕخنەگرانە خوێندکار بۆ خۆی فکر نەکاتەوە کاری دەرس و خوێندنەکەی بسپێرە بە ژیری دەستکرد جا بۆیە ئەمە دەبێت پێشی ئەو شتە بتوانین بە جوانی بگرین کە سوودەکەی کەڵک وەربگرین. ئەوە ڕژاتان لێ دەکەن ڕژارێکی مرۆڤانە برانە زانستانە هەشتێکیش بکەوێتە سەر شانی من توانم بڵێم ژیری دەست کرد هەم لایەنی باشی هەیە و هەم لایەنی خراپیشی هەیە لایەنە باشەکانی ئەوەیە کە لە مەجای پەروەردە و لە کەرتە جیاوازەکانە هەم لە بواری پەروەردە و هەم لە بواری توێژینەوە ئەتوانێت قوتابی بێ مامۆستا بێ سوودی لێوەربگرێت بەڵام لایەنی خراپیشی هەیە هیچ شتێک بەدەر نییە لەوەی کە هەم لایەنی ئیجابی و هەم لایەنی سلبی هەبێت لایەنە سلبیەکەی ئەوەیە کە هەستەکەین ئێمە لە مەجای پەروەردەیە قوتابەکانمان بەرەو تەمەڵبوون ئەڕۆن مێشکی خۆیان زۆر یعنی فکر ناکەنەوە زۆر بەکاری ناهێنن لە جاتی ئەوەی کە بێن خۆیان هیلاکەن بە پرۆژەیەکەوە دێن لە ChatGPT پرسن بۆ نمونە کە توڵێکی AIە و ئێمە ئەمانجمان لە ئەنجامدانی ئەم سمپۆزیۆمە ئەوەیە کە قوتابیان و هەم مامۆستایانیش هۆشیار بکەینەوە کە توڵەکانی AI Artificial Intelligence هەم لایەنی باشی هەیە و هەم لایەنی خراپیشی هەیە. داواتان لێ دەکەن قوتابیەکان قوتابیانی بەڕێز ڕجاءن ڕجاکتەری کارا بن لە بەرەو پێشبردننی ئەو زانستە بەرەو باشترکردنی ئەو تکنۆلۆژیە چۆن جەختکەین لەسەر ئەوەی کە ناکرێت ژیری دەستکرد کە لە هەموو بوارەکانە لە خاستەن کە باسەکەن باسی خوێندن و هۆمۆرکەکان ناکرێت تەڵەبە ئیسفادی لێ بکە و چۆن لە چەند زانکۆی کە لە پرزنتیشنەکەمە باسم کردووە لە پاریس کە باندیان کردووە ناڵن بەکاری بێنن قوتابیان لە توێژینەوەکانشە لە هەندێک توێژینەوە نەکوان بەکاربێنن و لە ئامارێکم نیشانداوە کە
لە 45 قوتابیان ژیری دەستکرد بەکاردێنن تقریبا زۆر بەشی بۆ راپۆرت و ئەسەیەکان کە ڕۆژانە مامۆستاکان داوایان لێکردن. کە بەشدار بوون لە سەرخستنی ئەم پرۆژە گرینگە هیوادارم ئەمە یەکەم داتەکانی خۆمان بکەین ساڵانە پێشکەوتنەکانی خۆمان بزانین و بتان بینین